لە ساڵی 2022 دا بە بەهای 16 ملیار دۆلار کاڵا هاوردەی هەرێمی کوردستان کراوە کە زۆرینەی کاڵاکانیش خواردن و کەرەستەی بیناسازی بوون. یەکێتی هاوردە و هەناردەکارانی هەرێمی کوردستان ئاشکرای کردووە لەناو ئەو کاڵایانەی کە هاوردە کراون خواردن و خواردنەوە لە پلەی یەکەمدا دێن و لە پلەی دۆمیشدا کەرەستەی بیناسازی دێت. ئاماژەی بەوەش کردووە تورکیا لە پلەی یەکەمی ئەو وڵاتانەدایە کە زۆرترین کاڵای کەرەستەی بیناسازی لە شیش و ئاسن و چیمەنتۆ و بلۆک و پلاستیک و سیرامیکی لێوە هاوردەکراوە. ئێران و چینیش لە پلەکانی دووەم و سێهەم دێن. وەزارەتی بازرگانی هەرێمیش ڕایگەیاندووە هاوردەکردنی کەرەستەی بیناسازی بۆ هەرێمی کوردستان کەمی کردووە. بەشێکی پەیوەندی با قەیرانی دارایی و ڕاگررتنی پرۆژەکانەوە هەیە. بەشێکی تریش پەیوەندی بابوونی کارگە ناوخۆییەکانەوە هەیە کە بە پێی وتەی یەکێک لە کۆمپانیەکانی بەرهەمهێنانی ئاسن لە سلێمانی بەرهەمی کەرەستەی بیناسازی ناوخۆیی لە ڕووی کوالێتیەوە ڕکابەری بەرهەمی دەرەکی دەکەن. لە ڕووی کوالەتیەوە کوالەتی بەرهەمەکانی ناوخۆ بەراورد بە بەرهەمەکانی بۆ نوێمە وڵاتانی دەوروبەرمە ئێران و تورکیایە کوالەتیکی زۆر بەرزی هەیە هەموو بابلین لە ڕووی هەموو کەرەسە بیناسازیەکانەوە لە ڕووی شیش لە ڕووی چیمەنتۆ ئەگەر وەکو کارگەکانی تریش باس بکەینانی بەرهەمەکانی ناوخۆ کوالەتیان زۆر بەرزترە لە بەرهەمەکانی دەرەوە. بەهۆی دەرهاویشتەکانی قەیرانی ئابووری و کەمی هاوکاری حکوومەت بۆ کارگەکان و نەبوونی پلانێکی تۆکمە بۆ بەڕێوەبردن و پاراستنی بەرهەمەکانیان نزیکەی لە 161 کارگەکانی هەرێمی کوردستان داخراون. بە پێی دوایین ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی گەشەپێدانی پیشەسازیش لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێم لە کۆی 3730 کارگا لە هەرێمی کوردستان کە مۆڵەتیان پێدراوە 2287 کارگا داخراون 1726 کارگەیان لە هەولێر و 431 کارگا لە سلێمانی و هەڵەبجە 130 کارگاش لە دهۆک. زۆری تێچووی بەرهەمێنان بە یەکێک لە هۆکارەکانی داخستنی ئەو کارگانە دادەنرێت کە ناتوانن کێبڕکێی بەرهەمی بیانی بە تایبەتی تورکی و ئێرانی بکەن بە تایبەت لە هەرێمی کوردستان. زۆری تێچووی کرێی کارەبا و باج و ڕسومات بەرزە و خاوەن کارگەکانیش دەڵێن لە وڵاتانی دەوروبەر حکومەت لە ڕێگەی بەخشینی گومرگی بۆ هاوردەی کەرەستەی خاو بەخشینی قەرزی درێژخایەن پاڵپشتی کارگەکانن بەڵام لە هەرێم ئەو پاڵپشتیانە یان نین یان وەک پێویست نین.